دکتۆر سەبارەت بم کۆڕ و سیمینارانێکەوە هەفتانە پێڵەسن و زنجیرەیەک ئەنجامێ ئەمڕۆ تایبەتە بەچی بۆ پرسەکە لە چاس بەڵێ ئەمڕۆ تایبەتە بە میزگردێک کە کۆمەڵی لایەنمان داوت کردووە لەوانە وەزارەتی ئەوقاف و نوێنەری یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی و چەند ڕۆشنبیرێکیش کە بۆ گفتوگۆکردن لەسەر ئازادی ئاین گفتوگۆکردن لەسەر یەکێ لە گرنگترین ئازادیەکان کە ئازادی ئاینە ئێمە لە وڵاتێک کاژین ڕاستە ئاینی ئیسلام ئاینی سەرێک زۆربەیە بەڵام کۆمەڵە ئاینی تر و ئاینزای ترمان لەگەڵاژین لێرەدا ئێستا تر کاتیەوە ئێمە گفتوگۆ لەسەر ئەو کەمایەتی ئاینیانە و ئازادی ئەوان و ئازادی ئاینی و حتا ئازادی کەسانێکە بیانەوێت ئاینی خۆیان بگۆڕن ئێستا کاتی ئەوەیە بە تایبەتی کە گفتووە لەمەکەین بە تایبەتی دوای ئەو فتوایەی ئەو مەلاکەی کۆمەڵی ئیسلامی کە خوێنی زەردەشتەکانی حەڵال کردبوو ئێستا ئێمە لێرە گفتوگویەکی فکری ئەەکەین لەسەر ئەو کێشەیە لە ئاستێکا کە بۆ ئەوەی تێگەشتنێ دروستکەین دەربارەیەوەی کە ئازادی ئاینی چییە و بە چ مانایەک و چی مانایە لە خۆگرێت بەشێکی زۆر لە حیزبە ئیسلامەکان لێرە ئەبێت ئامادە تەسەورەکەنەوە بتوانن پامیکان پێدا بنێنەوە بۆ حیزبەکان بۆی چیدی بۆ مۆشەوەی ڕابردوو مامەڵانەکە دەستخۆشە خۆی نیەتەکە ئەوەیە ئێمەمانەیە وەڕێزانە لێرە بن گفتوگۆ بکەن لەسەرەمە و بە سەراحەت بە ئاشکرا پیانەڵین ئێوە لەگەڵ ئەم جۆرە فتوایانە لەگەڵ ئەوان کە کەسی ئاینی خۆی گۆڕی بکوژرێ ئەگەر پێمان بڵن بۆ ئێمە بتاناسیینەوە ئەگەر نە فەرمونون پێمان بڵێن نە بۆ ئێوە بە سیاسەتی حیزبەکەشتان پێ بیخەنە منهەجی حیزبەکەتانەوە کە ئێوە دژی ئەم جۆرە قسانە دژی کوشتنی خەڵقانێکی نانی خۆیان گۆڕێ ئەمە بەسەکە.